لەوانەیە بیرتان بێت 34 ساڵ لەمەوبەر لە ڕووداوێکی ناخەژێندا دوو منداڵ نەسەید سادق لەناو بەفر ڕەق بوونەوە و گیانیان لەدەستدا. چنار و هێمن ئەو خوشک و برایەی خەڵکی چەمچەماڵ بوون، باوکیان ئەنفالکرا بوو، دوای ڕاپەڕین بە ئاوارەی ڕوویان کردبووە سەید سادق و لە ئۆردوگای شانە دەردەژیان. ئەو ساڵە واتە 1992 بەفرێکی زۆر باری بوو، ئەوانیش کە دوو قوتابی بوون ئەچن بۆ قوتابخانە لە ڕێگادا بەرگەی ئەو هەموو بەفرە زۆرە و سەرماکەی ناگرن و لە ناو بەفرەکە ڕق ئەبنەوە و گیان لەدەسەدەن. ساڵانە خەڵکی سەید سادق و شارە زوریش بەگشتی وەکو دەربڕینی وەفای خۆیان بۆ ئەو خێزانە یادی ئەو دوو منداڵە ئەکەنەوە، وەک سیمبولێکیش بۆ خوێندن و خۆراگری وەسفیانەکەن. بۆ ئەمساڵ بەڕێوەبەرایەتی پەروەردە بڕیاری داوە وانەی یەکەمی قوتابخانەکانیان تایبەت بکەن بە باسکردنی چیرۆکی چنار و هێمن. پەیامنێرمان لە شارە زوور چووە ناو قوتابخانەیە کە بە ناوی چنارەوە کراوە. قوتابیان هەمویان لە گۆڕەپانەکە بۆ یادکردنەوەی ئەو دوو قوتابیەی هاوکاریان وەستا بوون. مامۆستا ڕێبوار حەمەشۆخە بەڕێوەبەری قوتابخانەکە بە 1964 وت کارەساتی چنار و هێمن هیچی کەمتر نییە لە ئەنفال و چیمیابارانکردن. بۆیە دەڵێ ئێمە ساڵانە بەو پەڕی بایەخەوە یادیانەکەینەوە.